سڵاو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ. ناتوانم بڵێم زنجیرە یاری ریتێرناڵ و ناشتوانم بڵێم زنجیرەی ناساندی یاریەکان، چونکە ئەشتا ئەکید نیمە ئایا هەموو پارتەکانی یاری ریتێرناڵ لە یوتیوبەکەی خۆم دادەنیم یاخودنا، لەبەرەوەی یاریەکە تۆزێک درێژە لەوانەیە 35 کاتژمێر بی بۆیە من ناتوانم 35 کاتژمێر پارت دابنێم. بەڵام ئەگەر بێت و لاکەی زۆری بۆات ڤیدیۆیەکە و زانیمان ڤیدیۆیەکی باش دەبێت بۆ چەناڵەکەم زەرری نابین، بێگومان لەوانەیە بکەینە پارت. یاری ریتێرناڵ یەکەم یاری پلەیستەیشن 5 فەرمیە کە بڵاوکرێتەوە، ئەو یاریێت تەواو پلەیستەیشن 5 گرافیکی پلەیستەیشن 5 سوودە تواناکانی کۆنتڕۆلەرەکە ژۆردەگری. یەکەم یاری تایبەتی پلەیستەیشن 5 یاریەکە خەیاڵ زانستیە، پێی دەوترێت ڕۆگلایت لە ستایلی ڕۆگلایتە. ڕۆگلایت چیە؟ واتە دەمری و دووبارە دێوە، دەمری و دووبارە دێوەتە لوپەکە، واتە مردنەکەت مردنی یەکجارەکی نییە بەڵکو دێوە، وەروواکە دێوەش دنیاەکە تۆزە گۆڕانکاری بەسەردادێ. بەڵێن یاریەکە سێنەوە بۆسفاتی تێدایە، بۆسفاتێکیان ئاسانە، بۆسفاتێکیان مامناوەندی، بۆسفاتێکیانی یەکجار قورسە. من یاریەکەم نەکردێ بێگومان وەکو دەبێت هەموو شتەکانم سفرە، پرۆگرسشم سفرە. بارس پێ بکەین. اوكي ئەم شتێک مەزبوطە. اوكي ئاوتپوتەکەمان سامبار You're using max time range headphones recommended install a plug-in headphone wireless enjoying 3D audio. اوكي والله بەداخەوە هیدفۆنم لە پلەیستەیشنەکەم نەخستیە، دەرێگەر هیدفۆنەکە تێخی بە 3D audio دەتوانێت بۆ خۆت دەنکە لە کۆنتڕۆلەرەکەش دێ SDR تاریک نەبی. Okay, Returnal is intended to be challenging experience. Returnal یارێکی زۆر وا دەندرێت کە یارێکی قورس بی. Each new cycle presents new challenges, rewards and changes to the world adapt to preserve and progress further. When you die or close Returnal, you will always be returned to the crash site. All non-permanent progression will be lost, and you can suspend your cycle by using console rest mode functionally. درێ یاریەکە هەموو چاڵنج و ئەو شتانی کە پێت دەداتن لە کاتی ئەوەی کەوا شتی نوێ دەدۆزیەوە هەمووی لەدەست دەدەی کاتێک بمری. بەڵام هەندێک شت هەیە دەمینێتەوە، مەسەن وەکو گەبێت چەکەکەت ئەپگرید کردەوە شتانە دەمینێتەوە، بەڵام بەگشتی ئەو شتانێک کەوا وەری دەگرنی لەدەستی دەدەی. ئۆکەی کە دەمری. اوكي ئەو لێستاوە هەست دەکەم کەەوە دەستکەکە چەند بە نازداریش دەکە، لێستاوە هاپتێک فیدباکەکە زۆر نازدارە. ئۆکەی ئەوەش کارکتەرەکەمانە نایسلین دێتە هەسارەی ئۆترۆپۆسە چیە؟ وایە زۆرم حەز لە یاری لەو شێوەیە خەیاڵ زانستی بەڵدی خۆمە. Signal White Shadow سێبەری سپی ئەو دەنگی کە من بە دوای دەکەین. ئەو هەسارەکەیە. ئێستا گرافیکی یاریەکەی 4K 60 فریم دەبی، بەڵام لە بۆ ڤیدیۆ یوتیوبی مەجبورم بە 1860 فریم پێتە نیشاندا. یەکەم یاری مارە سە پلەیستەیشن 5 بە 70 دلارم کڕگە. پارە زۆر پێدایە. بۆ دەبێ خۆش بی. هەرچەند سابەت دەکەم. دنیا زیاتر لەوە پشتگیریکردنیش ئەوی کارم کردیەوە. زۆر بە یاریەکانم هەیە پلەیستەیشنی، نەک زۆربەی هەموو ئەکسکلوسیڤەکانم هەیە. داکوێسە لەوانێ سلوارەکەم سەرف کردی ئەکرێنی یاری پارەی زۆرم سەرف کردن. سلوارەکەش چ ناکە دەکە 80 گەمە. ئەو بەبەر ئەوە چ کردی؟ ئەو چاوە چڕەنگە
هەزەکان لێرە و لێرە و لێرە و لێرە و لێرە و لێرە لە هەموو لایەکی هەزە ئیش دەکات لێرە 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 سەیرە تۆ خۆشە واو واو ئەز بە بارانی دەکەم باران ها بارانە گڵۆبەک بێر دەکەی یەک بێر یەک بێر یەک بێر یەک بێرە بێگەر هەزەکە ئەسترا ئەوە سلینە سلینای کارکتەرەکەمان هاوڕێیان لەسەر هەساری ئاترۆپۆس ئەوە بکمە بەربمەوە ئۆکەی یەکسە گەیم پڵێی بەدڵمە اوكي پوشمان هەیە دەچینە پێش بازدانمان هەیە جرکەکەشمان جوانە ڕۆژ دەچینە پێش داشێکمان هەیە پێ دەوچێت داش واو زینۆتایپ الله زینۆتایپ بۆچی فیلمی ئێڵیەنە ئۆکەی ئەو دارستانە دەڵێ پاشماوەی جۆرەبوونەوەرێکی وەکو زینۆی لێیە ئەو کەسانێکەوە نازانن زینۆ چییە فیلمەکانی ئێڵیەنیان نەبینیوە کیت واو ستایلەکەی زۆر جوانە ستایلی عینە فیلمەکانی ئێڵیەنە ئەو چ بۆرم گرت Power Xenotech device. Pick up. Oh, it's me that got him. Mibzanum. A previously unknown radioactive mineral with a crystal signature on the golden show. After separating the material from unknown error can be auto-generated by the suit resource tank. The radiation signature or local structure indicate that this being primary energy source of Sentinel civilization, the highly likely potential Ondan Hindo tene geçtiniz bu. Okay. Takiye become. Investigate signal. Wow. Uh-oh. لا شك ما عندي تو هاوريان. Scout log. Atropos. I have found a deceased Astra Scout here. Checking identification on a helmet. It's Celine! أبا خمانين. لوبا. أوكي. هذا بيقول. أبا خمانين نوا. أنا ما ينمردينا. أودي ده ما نسكش مان. سايد أرما كمان. أو هر سلينا مرديان. My side arm. Continuing towards the signal's origin. أوكي بابسين اللاي أخوي تمشى سلينو هاتيرا سلينا بوي هاتيرا كوا سيجنالك الراديويي ليريا ليدم أوكي سيجنالك الراديويي في دوتي وايت شادو كتإركوانا لو هسارية سو دبي بتين لي كل نيفكم زين آلة شندرة all to scan oh it's here okay oh health Discovered a potential resource. Positive analysis for suit repairs. aha Classifying as كواتا Silphium. صوفيام تندرستي ما برز دكاتو إيمانا يجلو بركي لبرمانا جلو بركي ما بقوت يعني تندلي باوري برز دكاتو required a key okay أو درجية قبعة ده بكي اللي تشوف دوزنة توانا درجية بكي نوا واو جوانا ستايل یاریەکەم زۆر بەڵە لەوانەیە بڵێن زۆر شەوە تاریکە بەڵام ستایلی هەسارەکە وایە
ئەو کۆمبات شەڕکردن دەست پێکراوڕێیان ئەوە لاشە چیمە بوو ئۆکەی ئەو فایت منگۆ نەکردبوو ها Encountered scavenger fauna. برو چییە؟ ئەوکە No! Hostile fauna dispatched. What is this? Recorded log found. Adding to databank. Playing. تەکمان دۆزیەوە کاڵۆک Scout log. Atropos. Elapsed time 30 minutes since last crash. Whole areas of this forest are rearranging themselves like a fluid. Back now. Scout log. Atropos. Elapsed time 30 minutes since last crash. Whole areas of this forest are rearranging themselves like a fluid puzzle after each of my... Whenever I return, per Astra protocol, I will not be recovered until I reach the broadcast signal. If you're hearing this, you are stuck here too. Okay. ئەو دەنگەی دۆزیمانەوە هەر دەنگی سڵینیە Recording that. بزەبت هەر سڵین بەخۆی ڕیکۆردی کردیە بەڵام نازانین کەی نێکردیتی بەخۆشی سڵینەکەی ما بە بیری نایەتەوە کەشتە چیوار ڕیکۆرد کردوێ ئەوزانم کلیلەکمان دۆزیەوە هاوڕێیان سەرتی ئەو دەرگایەکمان کردەوە Security system encountered. تا ئێستا زۆر خۆش دیارەوەیە تا ئێستا تۆزێک شتەکان نازانین ئایا سڵین و پێشتری هات تێرە کە ئێستا هیچی لەبیر نمایە هاو چۆن لێرە داهاتوینە اوكي بزربهم اها هذا بسني اوبري لما باقي خود يارا براست اوكي how to get here I'm going to Iran بسير كي so نسيت تاري time okay او هذا ثاني وياه او هذا بين اوكي درجة شنو ما نبغى اظن كو الدنيا هوي درجة واو
ئەوە چیە؟ Save to approach potential beneficial. Okay, لای چیە؟ ئۆکێ کەواتە ئەوانە ئەو ماڵیگەنتانە چنە دەڵێ سوودی لێوەردەگری بەڵام ئەگەریشی هێز زیانیشت پێ بگەێنی دەم نازانم بیبمیان نەبم یانمەکەی خۆتە دەمزانین بەڵاس reduce max integrity سوودی لێوەردەگرم بەڵام شکلێکی لە بۆ دروستکردم 15 هۆستایڵی بکوژم ئەوە چادەتەوە ئەین نامینێ واو چییە؟ What is this? ئەو یاریە نهێنی زۆر تێدایە. Piled corpses of a xenotype species. Likely the architects of these ruins. ئەو هەمووی لاشەی زینۆتایپەکانە. هێڵە دەنجەکە ئەنی دەنگە ڕادیۆکە هێشتا لەمەت خێوی. It is impossible to escape. I have tried everything. I'm always brought back by... There is a moment between death and rebirth when tentacles drag me down, screaming, drowning, returning. Encounter hostile predator. Whoa! Otsibu. دەمرم بەخوای دەمرم. What? بەخۆم دەی بمرم لێکوانە یعنی دەبایە بمرم؟ اوكي تازە یاریەکە دەست پێ دەکەم پاش 18 دقیقە ریتێرناڵ یعنی گەڕانەوە بەردام گەڕێوە شوێنێک پێ دەوتێت ریتێرناڵ اوكي هاتینەوە خاڵی سفر. This is Celine. I survived the... Can you hear me? I'm in my ship. Suit status operational and... Okay. لێرە توانین کەشتێکەمان بینین بزانین معلومات هەیە نییە. هیلیۆس هۆستایل ئەڵەمێتن هەفتەیەک. اوكي باتە ئەوانە سەیڤ دەکا کە من ئەوەندە کەسم کوشتیە 20 دقیقە ناو جیهانی یاریەکە بوویمە واتە ئەو شتانە سەیڤ دەکا. اوكي دەرێوا هەز دەکەم ئەو جەوم دیتیە بێگومان دیتی دەبەرەوەی 20 دقیقە پێش ئێستا سڵین خان ناوازەکەی بووین. اوكي چەکەمە پێم مایە باشە. اوكي با بڕۆین بە سایکل. اوكي دەرێ هەر کاتێک بمری دێوە لای ئێرانە واتە ئەو دیمەنە دووبارە دەبتەوە هەر کاتێک بمری باشە. شوێنەکە تاوا گۆڕایە بزەبێت. Whoa! Whoa! هذا تسكي لكن ما يقول لي خلاص نبي بلام كول داوني هي اقلكاتي بيويز مثلا تمشى اگر اردو كاين وراس داقرم دوباره ريلود دبتو بسريعي بس جالس نيرانات يوم. واو الدنيا يا كي براستي جوانا. اوكي where to now the gay
یەکگیرە هەیە کاتار کاتێک بمری بێەوە دنیا یاریەکەی دەگۆڕدرێ ئەمە تەڕان شتێدایە ئەمەش دەرگایەکە زان چێوەچ نەجارە Grant fire mode weapon. Augments my weapon with an alternative firing mechanism. Okay, چەکەکەم اوكي كاتا اگر ال2 دابگرم اوها دەکە بەو نوعی نیشانە دەگری بەڵام ئەگەر تەواو بینمە خوارێ مەسەلەن ئەوهامان هەیە ئەوهاشمان ئەجە لێرە هەست پێ دەکەی بە هەزەکەی هەست پێ دەکەی کورە نازدارە خۆشتۆنە This will be useful. طبعا هاتنەوە دیسان اوكي درجاتك What is this? سلاحك شنوه؟ سلاحي نوه ما نحس ده طبعا حش سلاحي نوه Acquired a xenotype weapon, similar to our carbine technology. اوكي سلاحي جماعة زينوتايبكان يمنينا يعني يمنية مروفينيا مروفينيا كذا اوه resources, equipment, review info. اوكي سلاح شنو ما قلت معلوماتك شتيه بلام there is xenotech required xenotech device something to activate اوكي لكن ماني وانا تواني activate بكين Discovered a massive wall beyond which is the white shadow signal. Wow. I can't cross the chasm. For now, I'll change objectives and investigate the energy reading in the forest. Scout log, Atropos. Who triggered the broadcast? Do you see the white shadow is something only I should know? And now, out of literally nowhere, I'm hearing it again. Were the sentients involved? But how would they have known? I need to believe there are answers at the signal. Celine heard the procedure. What the hell is that?
هەندێک مەخلوقت کە لەو بەرینەوە ئەگەر دیتان کاتێک ئەگەر گولت بەر نەکەوی بەردەوام ئەدرینالەکەت بەرز دەبتەوە ئەدرینال ئەوە ئەسپێدەڵۆنچیانەوە تشنیماوەگرت ئەگەر گولت بەر نەکەوی ینی لێت نەدەن ئەستا دەبینە دەوروبەرەکەی من دەوروبەری کارکتەرەکەی منە شیڵدەکەم ئەها دەبڕقێتەوە هۆکارەکەی چی لەبەرەوەی گولەم بێ نەکەدێت هەیە هیچم بەر نەکەتیا ئەوە ئەدریناڵم بەرز دەکاتەوە تاوەکو بزانم 5 دەڤڵی دەڕوا 6 دەڤڵی دەڕوا نازانم ئۆکەی ئەوە ڕستیمە ناکرێتەوە دەرگایەکە لە چیە بێ زەحمەت لەو بەریە بەس ئەم جارێ شتێکم لەو بەری دیت نامەوێت هیچ بەجێ بێت چکە ئەو یاری دەمێت 100 تاواریکەم عین لە بۆ خۆم 100 دەمێت تاواریکەم What is this? What is this? What's your nişane? Yani dua işman tebi. Aran. Why? Ndakım çu. Kaynak uçru. I have interacted with other versions of myself. But I worry one day I will re-experience these same interactions from their perspectives. But are they truly me? Or just hollowed corpses? This may be the face of things to come. Okay, سڵین دەڵێ ئەمن چەندین جاری دیکە ڕوبەڕووی ئەو لاشانە بوویمەوە کە مردینە واتە ڕوبەڕووی خۆی بیتەوە بەڵام لەبەر چ مردینە ئایا وای سیگناڵەکە لەکوێیە هۆکار چییە کە ئەوشتان ڕوودەدەن دەرکەیەک لێرە هەیە هەیە لەو دەنگە ناخۆشانە چێ دەرگایەک لێرە هەیە یان لای دابڕۆفانەوە تو زینە تێک پلاتفۆرم ئۆکەی سێ شتمان هەیە بەکاری بینین بیکەینەوە بەڵام شتێکمان دەداتێ بەڵام شتێکمان لێ وەردەگرتەوە A container for a perceivably valuable item but ئەو چمان وەگرت converts collected objects into integrity during repairs. Xenotype device acquired. I think this will prove a useful tool.
زانی یەقلی هەڵگری ئۆکەی ئەوە میترە دوو مشکلمان هەیە لەناو ئەوەکەمان سووتەکەمان یەکەچیان دەبی ئارتفاکتە چ کۆکەمەوە هەتاوەکو چابمەوە یەکەچی دەبیت سەفەر دامێج وێنیوزەکەی دوشتی کۆکەمەوە دەنامینێ ئۆکەی نۆ پرۆبلەم کەسێکی ئازاینە واو زندەقم چوە بزانین مردم بە قورعان What is this? Oh, لاشەی زینۆیەشیە. Technology on the corpse of a sentient. Scan is indicating potential for suit augmentation. تەکنۆلۆژیایەکە لەناو لاشەی زینۆیەکەی دۆزیمانەوە ئەمە دەتوانین بەکاربین لە بۆ خۆمان. زانین چمان لێ دەکەم؟ Appears safe to repurpose. System integration complete. Performing a function test to confirm. Okay, your suit can now teleport. Aha. Okay, trying to teleport بکەین. واتە شوێن بچین شوێنێکە. Okay, ئەوە لۆی بەکاردێت ترانس. ئەوە لە بۆ فاست تراڤڵەکەیە. Okay, فاست تراڤڵمان هەیە لە شوێنێک لە بۆ شوێنێکی دیکە. اوكي تێگەیشتم ستا فاست تراڤڵمان لە بۆ کرایەوە بە فاست تراڤڵەکەش تاقی دەکەینەوە بە ئەوانە کۆکەمەوە هاوڕێیان ئەو یاریە بەرەبەرە Confirmed. Point-to-point teleportation. Okay, لە شوێنێک لە بۆ شوێنێکی دیکە ئەوە لە بۆ کاتیەوە ئەگەر شەڵ و شەڵکی گەورە بی توانی بۆ شێوازە خۆت نەجات بێ بچم بە جێنێشتیە گەڕامەوە ئۆکەی گەڕامەوە نایم بچمەوێندەر So, دەماین تۆ ئێرانە باشە لێرە چێ بچین ئەوها بڕۆین ئۆکێ بەو لایەدا بڕۆین تا بۆ لایەدانە ڕۆیشتینەوە نییە بۆ لایەدا هاتم بخۆم بێردا هاتیم ئەو دەمان باتەوە چێندەر ئەو چ بوو تەخێبێک کاتی سەبرەکەم لێ بگرن هەشتا لێ ڕەناتیمە لە سەیایەکەی
سوري Discovered xenotype technology that produces other devices. ئەوە لە کاتی ئەوەی خینماندا دەبەزی خینمان بەرز دەکاتەوە شتێکی باشە گرانسە هی بوومان جواب بکەن اوكي دەبێت تەنیا تەندروستی بەرز بی نامێت چەکەم زۆر چەکەم بەخۆ عیبی نییە واو what is this Evidence of rudimentary xenotype language discovered. اوكي زمانیشان هەبووە زینۆیەکان زمانی خۆیان هەبوو Resources to decipher this xenoglyph. ئەوە فاست تراڤڵە بەڵام چنی چێن دەر ئۆپسیارەکەیە دارە بە فاست تراڤڵی نەکەم ئەو زمانەکەیتیان Discovered a fragment of the xenotype language. اوكي مشکلێکمان لە کۆر بووە لە دەستە ڕاست دەست چەپ ینی ئەوەی کێشەکانمان Detecting a strange energy reading. Setting a marker on my map. نازانم چییە ناژوێر و خۆ لێدەم بۆس فایت واو رو تێلەپۆرت دەکەن لە شوێنێک لە بۆ شوێنێک دیکە ئەو لە چێ ڕاپیا بوو واو ئەو لە چێ پیا بوون وتمە سێرانە بەخوای وە بزانم ئەوە شتەکە بە زەمە تا ئێستا شتەم نییە وێنم زۆر دابەزیە تەندروستیم دابەزیە تا هەر خوێنێک لە خوارێ لەسەر ماپەکەی بەڵام نایدۆزمەوە اوكي بابڕێ سلاحی نوێ Backstream horizon damage. Numéro 3. Point numéro 3.
با بڕۆ بۆس فایتت پێوە تەکە ئیزەلاکەوە تەندروستیم زۆر خراپە وای بێمە چەندەر ناگەڕێمەوە تەندروستیم زۆر خراپە دەبی وێنە تۆزە زاوی ناخۆشە دەمری دێوە God damn it. ئۆکەی ڕاستەکەتان پێ دەرێم چەند جارێک مردمەوە ڕێ بەڵام ئەوەندەم کەت کردوتم بایز ئاستان دەکەم ئێستا گەیشتە شوێنێکی نوێ بە بزانم ئاخیرەن گەیشتمە شوێنێکی نوێ ئەزم ناخۆشەکەی بمری دێ و بیدایەت ئەسەندا خانیەکمان دیکەوە That can't be here. ئەوە خانی سلینیە I think I am reliving my memories in that house, but not fully. They're corroded. Some parts are missing, others seem manufactured. But I can remember the torment, feeling like I was losing my mind. There's no comfort here, no safe space, and the astronaut keeps following me. خانەکەمان داخرایە ناتوانم بچینە ژوورێ بەڵام سێڵین دەڵێ ئەو دەرێ یەکەکە بە دوم کەتیە ئاسترۆناوتە کەشتیوانەکی ئاسمانی بەردەوام بە دوم کەتیە داو کەشتیوانە چییە نازانین خانوەکەمان لێرەیە لەوانە بینەوە لایەوە خانووی بچینە ژوورێ بەڵام چۆنیە ئەوەی نازان جارێ ئاڕێنەوە دەستکارێکی گسکەشی سووتەکەی خۆم کردیم من جوانترم سیلاعی زۆر باشە پێە بەس نامێ بمرەوە سیلاعم لە دەست دەچێت Whoa, 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 whoa. Andrea. No, سلاحك خم ناقورم بيزنا معك. بس حاول شو بس نقدر. What the fuck? O czego ci silahi bgora? Okay. Czego ci silahi bgora?
اوكي كبرين اواني انقل اواني دار زان نيرت سيدي هم اشتري استفاده لكم اوكي شيلدك ما فيها كرت هاد باشا برقيك ها هي برقيك شبابها هي وش وين نوية كم زرعت ميرا نفهم اسمه بري What is this? اوكي وبس تانية بزن او ما برز دكاتو ليفلي خين وشتانا ما فول دكاتو بزنم شو عاوتيه مشتنا دنوين اوكي خلصنا على خير تابينا okay, there we go. ناتوانین ئەوە بڕۆین لەبەرەوەی دەبی خۆمان بێرەوە بگرین بەڵام هیچمان لەبەردەست نییە بتوانین نەکرایەوە لە بۆمان ئەمە خۆی دەبی ئەوها لە بڕۆی ئەمە دەیبینە ئەو لایە کاتە با بگەڕێینەوە دەرگایەک لێرە هەیە اوكي دەرگایەک لێرە هەیە What is that sound, man? God damn it. دەرگایەک لێرە هەبووە من نەچووم دەنگانە زۆر پیسە و بۆس فایتێ بۆس فایت نییە بەڵام دژمنێکی زۆر ناخۆشە زەم دەکات دێتە لات ناکاو پێکیا دەبی لە پشتت ئاخیری گەیشتنیەوە بزانم ئاوڕێیان Appears to be another teleportation device, but more Discovered a broken automaton. Clutching لاشەیش نێمانیتەوە بەڵام ئەوە پێویستی ڕۆبۆت بی potential tool. اوكي استفادە لەوەی دەکەین ئەوە چییە Appears safe to repurpose. ئەو مێڵێک کەم بات Xenotype blade weapon. ئیشمان بۆی دەبی زۆر ئیشم بۆی دەبی زۆر Adding to equipment for immediate use. یا ئیشم بۆی دەبی زۆر ئەو کلیلێکمان دەوێت ناتوانین چین ئێرانە جارێ
ئەو دەرگەیانە توانین بۆی بکەینەوە. ماپ بێمەوە چێندەر بێمەوە ئێرانە. ئۆکەی ئەزەمە توانین تەلەپۆرتێک بکەین ونیە فاست ترافڵە چی بکەین. فاست ترافڵە چی بکەینەوە لە بۆ ئێرانە. ئەڕێنزان فاست ترافڵ چەند سەریعە. یەک دوو چرکەیە. Herkes ڕۆیشتم. بگمان دەرگای چونە مالۆکراوە پێسە توانامانەیە. واو جوانە. ئەوە چییە؟ ئەنتامەنەکی ئۆکەی ئەبزام کلیلەکەمە بەرز کە دەتوانین بچینەوە شوێنەکەی تازە نەمان دەتوانی نییە دەبینی ئێرانە هاوڕێیان بۆ دەرگەی داڕۆین کاتوێستان بۆی نێت دەڕۆم Shit. بێمە سەرێزانی ناژوێرم بەسەکەەوە خۆی ژیان نازان چ بکەم لەبێ خین هەبی لە دەرێ پێشوەی بڕۆ ئەوتە خینە لێرە هەیە هەر باشە دەی بەعات گەم کێ بەخوای گەرنا زۆر زۆرت پێ دەچی بەڕاستی وەرەوەزدا پێویست نەبوو Finally. The strange energy source is beyond this. It might be tied to White Shadow. Namıyor sakın. On baştıra.
اسمە خوارێ ئاو دەویستمە خوارێ Okay, there you go. Boss fight. ئۆکەی هاوڕێیان تێگەیشتن یاریەکە کووە وەختەی زۆری پێدەچی بەڕاستی کە زۆری دێ بهێم ئەوە یاریەکەیە هیوادارم بە دڵتان بووبی بزانین کو دەبی ڤیدیۆیەکە ئەگە ڤیدیۆەکە باش بوو لەوانەیە هەموو پارتەکان کردیدا بنێم ئەگەر نا تەنیا و پارتە دەبیتە ڕێز خۆشەویستم خۆڵ بکەن تا ڤیدیۆیەکی داهاتوو خواتان لەگەڵ